خۆتان ئەزانن وەکو یەکێتی نیشتیمانیی کوردستان و مەكتەبی پەیوەندییەكان ئێمە مانگی ڕەمەزانی پیرۆزمان بە دەرفەتێکدانا بۆ ئەوەی چەند بتوانین لەگەڵ چین و توێژەکانی میلەتەکەمانە کۆبینەوە بۆی لە لایەک گوێمان لە بیر و بۆچوونەکانیان بێ و لە لایەکی کێشەوانی گفتوگۆیەکی بنیادنەرانە بێ بە خزمەتی گەلی کوردستان. ئەمڕۆ راگەیاندنكاران و رۆژنامەنووسان و ڕۆشنفکران و نووسەرانمان لە خزمەتیان نابووین لێرە لە سلێمانی کۆبووینەوە و بەربانگمان کردەوە. لێرەدا گفتوگۆیەکی باشمان کرد لەسەر ئەو ڕەوشەی کە هەیە لە کوردستاندا. دیارە خۆتان ئەزانن نوێنەری زۆربەی تەلەڤیزیۆنەکان و ڕۆژنامە و هەروەها هەندێکی سۆشیال میدیاکانی تیا بەشدار بوون. یەکێتی نیشتیمانیی کوردستان وەک هەمیشە داکۆکیاری ئەوە بووە کە پەیامی هەبێ و پاڵپشتی ڕای جیاواز و ڕای ئازاد بێ، ئازادی ڕادەبڕین لەو شوێنانی کە یەکێتی لێ بووە، ئازادی ڕادەبڕینیش لە لووتکەدا بووە. لە هەمان کاتدا تەشجیع ئەوەمان کردوون، پشتیوانی ئەومان کردوون کە هەواڵ هەواڵێکی ڕاست بێ و هەواڵەکان چاوەشەکاریانە نەبێ، بە پێچەوانەوە لێکۆڵینەوەیەکی باشی لە هەواڵەکە تیا بێ، پاشان بدرێ یان بگەیەنرێتە بینەر یا بیستەر. خۆتان ئەزانن کە ئێمە لە بارودۆخێکی سەختی ئابووری ئەژیم لە ڕەوشی پێگەیشتنی هەواڵ یا بەرنامە کۆمەڵایەتیەکان یا بەرنامە تەندروستیەکان گرنگی زیاتریان پێ بدرێ. بۆیە ئێمە لە هەموو ڕوویەکەوە پاڵپشتی میدیای ئازاد دەکەین، پاڵپشتی بیر و بۆچوونی جیاواز دەکەین، بەمەرجێ خزمەتی مەسەلەی ڕاوەیگەلی کورد بێ بە ئامانجی پێکەوە ژیانی هەموو نەتەوەکان و هەموو چین و توێژەکانی گەلەکەمان.